لێمان عرامە بچینە ژۆرێ کویان قوفل لێدایە کویا قوفل لێدایە بابێنەوە چادەکەن ئەو یانەیە بەزیانی هەولێرێ نییە ئەو یانێ هەولێرە ئەو یانەیە هەموو کوردستانە ئەو یانەیە مرچی هەموو کوردستانە مرچی هەموو کوردە کورد هەموو چاوی لەسەر ئەو نادیەیە ئەمە داوا دەکەین وەکو خەرکەچی ئەو شارەی وەچی مندارەکی ئەو شارەی داوا لە حکومەتی یاریمی کوردستان دەکەن بە زووتری کات بێنە سەرخەت بەس قسەنا چەند ڕۆژە هەر قسە دەکرێت ئەو ڕۆستبێنێ ئەو ڕۆستبێنێ ئەمن هیچ گرەیەکم لەو خەرکەی ئەوی هاتیە داوا لە برون دەکەم ئەوی هاتیە ئەوی نەش هاتیە هەموو کەسێک ناتوانانی بێ لێرە ئامادە بیتن ئەمن مار منداری خۆم بەجێشتیا و لە سبێنەوە لە پاش دووڕانەوە برام لێرەمە داوا لە هەندەران دەکەم لەسەر خۆ کوهانی هەولێرە دەدەن ئەو هاش بێن داوایان لێ دەکەم بێن برێن حکومەتی یاریمی کوردستان تکایە ددیمە ڕازیکەن ئەو دەرگایمە لەو بکەنەوە یعنی چۆن پڕگیران نەبێ هەموو نادێکەکان لاعیبیان کڕیە هەموو نادێکان خۆ ئامادەکردنیان کردیە بەس ئەمە دەرکەمان لەسەر قوفڵ درایە لێمان عرامە بچینە ژۆرێ